زیاتر بابەتەکە بۆ جەنابتان ڕوون دەکەمەوە. یەک مەجلیسی دانیشتن هەیە بۆ نمونە لە شەرعە، مەقام واحد، مەجلیس واحد، فەقیه واحد، سؤال واحد. زانایان دەفەرمون سەیرکە یەک شوێن بۆ نمونە ئەم مزگەوتە، هەر ئەوە یەک شوێنە، یەک مەجلیسە. ئێستا ئەم دەنیشتنەی ئێمە تەنها بۆ وەعز و ئامۆژگاری و گەیاندنی دینی خۆی پەروەردگار و شەرحی ئەم قورئانەیە. هەر یەک مەجلیسە، هیچ بابەتی کەی نە سیاسی، نە ئابووری، نە بەرژەوەندی دنیایی، ئەلحەمدولیلا هیچمان بە یەکتر نییە، نە داوای دەنگی کەس دەکەین و نەخۆ هەڵدەبژێرین، نە هیچ پێویستێکمان بەوانە نییە لە ڕووی دنیاییەوە کە گوێمان لێ دەگرن و گوێگرەکانیش هیچ پێویستێکی مادیان بە قسەکەر نییە. واتە مەجلیسێک خالیس بۆ خۆی پەروەردگار بە ئیزتی خوا گەورە لە ماڵی خوادا کۆبووینەوە. هەر ئەوەش دەمێنێتەوە، هەر ئەوەش بەکەڵک دێ. شوێنەکە یەک شوێنە، یەک ئامانجی دانیشتنەکە هەیە، یەک کەس قسە دەکە و لەبارەی ئیسلامەوە بۆ خەڵک قسە دەکە، یەک پرسیاریش لەلایەن دوو کەسی جیاوازەوە دەکرێت. یەک پرسیار بە بێ زیاد و کەم، بەڵام الجواب متناقضە، ئەوەی کە جوابی و پرسیارەکەی هەمان پرسیار و هەمان مەجلیس و هەمان شوێن دەداتەوە، پرسیارەکە دوو وەڵامی دژ بە یەک دەدرێتەوە. چۆن؟ با بچینە خزمەت مێژووی ئیسلام، زیاتر بابەتەکە ڕوونکەینەوە. مەجلیسی ئیمام ئەبوو حەنیفەیە ڕەحمەتی خوای لێ بێ. ئیمام ئەبوو حەنیفەیەکێک لە زاناکان کە بەڕاستی عاقڵمەند و واقعبینێکی زۆر گەورە بووە. ئیمام ئەبوو حەنیفە لە مەجلیسی خوا دانیشتووە و پیاوانی بەڕێز و دینداری ئەلحەمدولیلا وەکو جەنابتانی لە خزمەتتا بووە. ئەویش قسەی بۆ خەڵکەکە دەکرد و قورئانی بۆ تەفسیر دەکردن، ئەحکامە فیقهیەکانی ڕوون دەکردەوە. پیاوێک خۆی دەکا بە ناو مەجلیسەکەیە، هەل لە گەرمەی قسەکردنا دەڵێ قوربان پرسیارێکم هەیە. ئیمام دەفەرمێ بڵێ، دیارە مەجلیسی فتوایە، مەجلیسی پرسیار و جوابی شەرعیە. ئەویش بۆیە دانیشتووە ئەو خەڵکە لە ڕوانگەی دینێکی ڕاستەوە وەڵامەکانی ژیانیان وەرگرن. پرسیاری ئەم پیاوە تەنها ئەم دوو سێ کەلیمەیە، سێ کەلیمەیە: هەل للقاتل تەوبە. جەنابی ئیمام ئەبوو حەنیفە من یەک پرسیارم هەیە، ڕوون و ڕاشکا و وەڵامم دەوە، بە ئایان بەنا، یەک کەلیمەم پێ بڵێ، نەعەم یان لا، درێژەم ناوێ. ئایا ئینسانی بکوش کە قەتڵی عەمدی کردووە تۆبەی بۆ هەیە؟ ئەگە تۆبە بکە خواوەری دەگرێتەوە و لێی خۆش دەبێ؟ هەل للقاتل تەوبە. ئەم سێ کەلیمەیە. ئیمام ئەبوو حەنیفە سەری هەڵدەبڕێ و سەیرێکی ناوچاوی کابرا دەکا، سەیری دەموچاوی دەکا و چەند چرکەیەک لێی دوور دەبێتەوە. ئەویش داوای کردو درێژەم بۆ پێمە دەخوا وا دەفەرمێ و پێغەمبەر صلی الله علیه و سلم وا دەفەرمێ من یەک کەلیمەم دەوێ، یان بڵێ بەڵێ یان بڵێ نەخێر. ئیمام ئەبوو حەنیفە دوای وردبوونەوەیەکی تەواو لە کەسەکە دەفەرمێ نەعەم، بەڵێ، خوای پەروەردگار تۆبەی بکوژی ژوەر دەگرێ، پاکت دەکاتەوە و لێت خۆش دەبێ. دەفەرمێ فەخەرەجە متەهەلیلەن. کابرا چۆن لەناو عەرەبا هەل هەلەوان دەڵێ ئۆخەی ئۆخەی ئۆخەی، یعنی قسەکەی تەنان لە دمەوە هاتە دەرەوە، ئۆخەی دەم و چاوی کرایەوە دەستێکی بەسەر دڵی هێنا و لە مزگەوت ڕۆیشتە دەرەوە. ئیشی بە ئەوەندە بوو. هەر هەمان مەجلیسە هەمووی نیو سعاتی تری پێ نەچوو ئەبوو حەنیفە دەکەوێتەوە قسەکردن بۆ خەڵکەکە، کەسێکی تر دێتەوە مەجلیسەکەوە، ئەوە خەڵک دێ و دەڕۆ و پرسیار دەکا. مەجلیسی پرسیار و وەڵامی شەرعیە. پرسیاری دووەم کەسیش کە هاتووە دوای نیو سعاتێک هەل لە هەمان شوێندا، هەمان پرسیارە، هەر سێ کەلیمەیە: هەل للقاتل تەوبە. جەنابی ئیمام پرسیارێکم هەیە، ئەو ئاگای لێ نییە ئەوەی پێشوو چێ بۆ ڕۆیشتەوە زەمانێکی بەسەرا تێپەڕی و نیو سعاتێک. ئایا بکوژ ئەگەر کەسێک بە عەمدی بکوژێ خوا لێی خۆش دەبێ و تۆبەی لێ وەردەگرێ؟ بەس بەوە بڵێ بەڵێ یان بڵێ نەخێر. ئەویش هەمان شێوە درێژەم بۆ پێمەدە. ئەبوو حەنیفە دیسانە ور دەبێتەوە لە کابرا جوان جوان سەی نێوچاوانی دەکا و سەی دەموچاو و ڕوخسار و جەستە و هەموو هەڵسو کەوت و لەرزینی لەش و ئەوانەی دەکا. دەفەرمێت لا، دڵنیا بە کەسێک بە عەمدەن کەسێک کوژێ خوا قەت تۆبەی لێ وەرناگرێ و لێی خۆش نابێ. دەفەرمێت فەخەرەجە متەجەهیمەن. کابرا وتی چی بۆ کرد و یعنی ناخەکەی وەکو بڵێ بکڵێ و تۆزە خۆی پین کردەوانێ و بە تووڕەیەوە ڕۆیشتە دەرەوە لە مزگەوت. ئەمیان بەو شێوەیە. ئەوانەی لە خزمەت ئیمام ئەبوو حەنیفەدا بوون، دانیشتوانی مەجلیس و قوتابیەکانی، عەرزیان کرد قوربان سەیرە، هەر ئەم مزگەوتە، هەر ئەم مەجلیسە، هەر جەنابەت، هەر یەک پرسیار هەل للقاتل تەوبە، بۆ دوو وەڵامی زۆر دژ بە یەک. بە ئەمیان وتت بەڵێ ڕەحمەتی خوا دەتگرێتەوە، تۆبە لێ قبوڵ دەکا و دەچێ بەهەشتەوە. بۆ بەویان وتت نا وەڵڵا تۆبەی قاتڵی عەمدی قبوڵ ناکرێ و خوا لێت قبوڵ ناکا و پاکت ناکاتەوە. فەرمووی گوێ بگرن، فەرمووی گوێ بگرن. نەظەرت للئەوەلی، بینیتان چەند چرکەیەک سەیری کابرام کرد کە پرسیاری کرد یەکەم کەس کە هات، وتیان بەڵێ. نەظەرت و ئێمە زنجیرە باسەکەمان چییە؟ بڕوانە.
ئەو کەسی وەڵامی خەڵک ئەداتەوە نابێ بەسەرکزی و هەر گوێ لە قسە بگرە ڕواڵەت ئەبێ واقع ببینێ فەمی سەیری واقعی ئەو پیاوەم کرد ئەوەی یەکەم کە هات نەظەرت للأول فعلمت أنه قد فعلها زانیم ئەو پیاوە بەفعلی قەتڵی کردووە هەر کە سەیری چاویم کرد زانیم ئەوە پێشتر خەڵکی کوشتووە لما رأيت وتيان بشي زاني فرموا لما رأيت في عينيه من انكسار المثقل بالذنب ورهبة الخائف من عذاب الله فمي سيري قلياني تشاويم كرت جاءواني كوال ليكولري آسايشن ليكولري دادين تدريبات يكي بس أبو حنيفة واني نكدو أبو حنيفة بنوري خوا بصيرة يبو ديبيني سيري قلياني تشاويم كرت فمي بس ببينيني ناو تشاوي هستم كر بارشي قرز دا سرشانيتي جا تاوان بەڕێزان ڕەفیقی هیچ ئاسنێک نییە ناهێڵێ ئازاری ویژدان لە هەموو شتێک قورسترە لەسەر شانت بینیم ئەو پیاوە قەتڵێکی عەمدی کردو و کەسێکی بەناحەق کوشتووە بارەکەی ئەوەندە قورسە وەڵا لە چاویا خوێنمەوە بینیم هەر لە چاویا بینیم ترسێکی زۆری لە خوای گەورە هەیە دەیەوێ بگەڕێتەوە بۆ لای خوا فأردت أن أخفف عنه منیش مسلمانم ئەوەش مسلمانە هاتۆ بۆ ماڵی خوا و پەنای بۆ ماڵی خوا و مسلمانان هێناوە پەنای بۆ شەرع هێناوە ویستم تۆزێ لەو ئاسنە قورسە بارە قورسە ویژدانە نائارامەی تۆزێ کەمکەمەوە وأن أعينه على الشيطان فەرمووی ئێستا بینیم ئەو پیاوە لەگەڵ شەیتانە لە زۆران بازیدان شەیطان کەسەکەی پێ کوشتووە هانی داوە کورد دەی غیرەت سەگ بتخوا کورە خۆ تۆش خۆ ئاوتیانە و خەڵکی ژەر خوێنی تێدایە و دەی غیرەت بگدرێ هاش بکوش بڕواتان هەبێ کامەی دەڵی هینە لە دەقەی یەکەمە پەشیمانە بس الشيطان أو يقدو دقية حتى دستي قاد سبب لبيتكيت فانقو دماتشك هانية دا على ترسنوكي على كورن الروي رعيبة كورا خو هجارك دمري هزار يخشر وريد ودينته الطاقة لقد بيدك دواي أو أم بياو بآقاها توتو الزماني كي بسرات يفري ودل الدنيا هركو تاي بيدي والله دمي بالكو خو اليوم خوش بيبم تاوانا ونسمع حضوري خو بالا أبو حنيفة زاناي برزي إسلام ببرسم خو اليوم خوش دبي الله قربان خو اليوم خوش دبي فرمي الشيطان لم كاتها لزوران بازي دابو الشيطان أمزا بيدل والله تازە بە تەمای خوالێت خۆش بێ قەت خوالێت خۆش نابێ ئەمجا شەیطان لەم ڕێگایانەوە بۆی دێ زۆران بازیە ئەم دەڵە خوالێم خۆش دەبێت شەیطان دڵێ نانا خوالێت خۆش نابێت تەوبە مەکە کورە تازە تۆ هەر پیس بووی وەڵڵا حەزەکەی ببە بە جەلادی زەمان قەتڵێک بکەی و دە قەتڵ بکەیت تاوان هەر تاوانە خۆ تۆ هەر دەچێت جەهەنەمەوە شەیطان زۆران بازی لەگەڵا دەگرێت من ویستم یارمەتی برا موسڵمانەکەم دەم و بەسەر شەیطانە زاڵی کەم بۆیە ئەم فتوایان بۆدا پێم وت بأن أسهل عليه التوبة بما أن الله يغفر ما دون الشرك بيموت بس خال الشريك بوخوا قرادان بريار خوش نابه أو كمشرك خوالي خوش نابه أو تري هر جناهك هبه بالتوبة راستقين ونصح خوابك الدكاتوا بینیتان ئەو پیاوە کە ڕۆیشتە دەرەوە چۆن هەلهەلی لەداوەتی ئۆخەی چۆن دەموچاوی کرایەوە دەستی بەسەر دڵیا هێنا ئەوە من یارمەتیمدا حیفە ئەمە بێتە بکوژێکی داهاتووی تر با لەم شوێنەدا بوەستێ با خۆی تەسلیم بە حەمامی تەوبەکە و خۆی پاکاتەوە فەرمووی ئەوە وەڵامی یەکەم نەظەرت و بڕوانە ئەی حاکم بڕوانە ئەی دادوەر بڕوانە کە حکم لەسەر کەسێ سەیری ناو چاویکە سەیری حاڵیکە ئەوە مەقامی ئەو بکوژە شایەنی ئەوەیە خوا لێی خۆش بێ وتیان ئەی دووەم خۆیش هەمان پرسیاری هەبوو هەمان شوێن فەرمووی پرسیاری دووەم کەس کە هات بۆلام فەڕەئەیت فی عەینەیه ڕێک سەیری چاوی ئەویشم کرد سبحان الله بەڕێزان خوا ئەم چاوی ئینسانی وا دروست کردووە وەڵڵی هەمومان تێک دەگەین ئینسانی وایە بەس سەیری ناو چاویکەی ئێستا خێزانی خۆت بەس سەیری ناو چاویکە زانی لە تووڕەیان لێ ڕازیە وانییە هەر بەبێەوەی قسە بکە هاوڕێی خۆشەویستی ژیانی بە ژیانیت بەس سەیری ناو چاویکە ئەزانی چەندە دڵت چەند محیبەتت بەرامبەر یەکتر هەیە ئەم گلێنەی چاوە زمانە زمانی خۆی هەیە هەر یەکسەر هەز دەکەی بە بەرامبەر کەسێ پرسیارێک لێ دەکات دەوێت تاقید کاتەوە کەسێ بە نەزانی پرسیار لێ دەکات بڕوا کە بەس بەسەیەکنی چاوی دەزانی کامیانە هەستی پێ دەکەی بە نەبەڕاتی دەنگی هەستی پێ دەکەی فەرمووی دووەمیان فەڕەئەیت فی عەینەیه لەناو چاویا خوێنمەوە الإصرار على الفعل واشترار الغضب والرغبة في الإنفاذ مع ما يصحب ذلك من ترقب وخوف فەرمووی لەناو چاویا خوێنمەوە ئەم پیاوە بە تەمای قەتڵە پێشتر پیاوی نەکوشتووە بەڵام بە تەمای کوشتنی کەسێکە شەیطان تەواو پەمپی داوە ئامادەی کردووە بەڵام ئەمەش لە بینی ڕاڕایی و ترسێکی هەیە ترسێکی خوای هەیە شەیطان هانیەدا و ترسی خوا دێتە دڵیەوە ئەیەوێ فتوایەک لە من وەرگرێ جەنابی ئیمام ئەگەر بێت و ئەو کەسە بکوژم دوای بۆم هەیەتەوە بە بکەم من لە ناو چاویە خوێنمەوە ئەم پیاوە تا ئێستا قەتڵی نەکردووە بەڵام ئامادە کراوە شەیطان و نەفس ئامادەیان کردووە بۆ کوشتنی ئینسانێک
یەک فتوای منی دەوێت بڵێم بەڵێ ئەرە وەڵڵا خوا لە هەموو گوناهی خۆش دەوێت دەی دوایی دەچوی کوژم ئەجا تۆبە دەکەم ئەگە بەس ئەو فتوایان بۆ بدایە دەچۆ دەرەوە کابرای دەکوشت بۆیە بینیتان کە ڕۆیشتە دەرەوە چەند پەست بوو فتواکەی منی بەدڵ نەبوو فتواکەی بەدڵ نەبوو وتی بەخوا حەیف نەمتوانی فڵان کەس لە کۆڵکەمەوە هەها چاولێ چۆن بە عەسەبی بوونەوە بە داخێکەوە ڕۆیشتە دەرەوە ومێددەوارم فەرمووی ئەو فتوای من لە دەرەوەی مزگەوت ساردی بکاتەوە و کەسەکە نەکوژێ بۆیە هەمان قسە هەمان فتوا بۆ دوو کەس لە یەک مەکانە دووشتی جیاوازن تۆش ئەگە بڕیار لەسەر کەسێکدا لە ژیانتدا نابێ ڕواڵەت ببینی واقعی کەسەکە ببینە ئەمجا بڕیاری لەسەر بدە